اتفاقی دووەم کەمکردنەوە بۆ نمونە لە عیبادات ساردبوونەوە لە عیبادات مسلمانەکان ساردبوونەوە لە عیبادات نوێژەکانە فەوتێ نازانێ ئەم ئیشەکانی دەڕوا زۆر جار دوا دەکەوێت لە ئیش نازانێ دوا دەکەوێت لە قوتابخانە سەبەبی گشتی هۆکاری ئەوەیە زۆر جار ئێمە مناڵەکانمان خێر و شەڕ نازانێ چاکترین و باشترین موبایلی بۆ دەستێنین بە 5 وەرەقە 6 وەرەقە 7 وەرەقە ئەوە خراپە ئەوەی کە من و تۆ دەیکەین خراپە بۆ منداڵەکانمان چونکە ئەو کاتەت بایەخ نابێت تۆ وەک باو و وەک دایک ئاگای نابێت نە خوێندن نە لە هیچ هەر بایەخە داتەوە موبایلەی کە بەدەستێوێتی ئەگە ترسی خواشی لە دڵانە بێ ئەم گەنجە ئەم لاوە هەموو حرامەکان ها لەژێر دەستیا لە ڕێگەی ئەو موبایلەوە لە ڕێگەی ئەو موبایلەوە هەموو حرامی ها لەژێر دەستیا بە کەیفی خۆی دەتوانێت حرامەکان دێتە ماڵێەوە ئەنجامێدا بەڵام بێت تۆ وریابیت ئەگەر وا بێ ئەبێ ئێمە ئاگدار بین هەموو شتێکە داوەکرا ئێمە نەیسێنین چەنێ قانجازیە چەنێ زەرریە کەم تەرخەمی بەرامبەر بە نوێژەکان بە تایبەتی نوێژی بەیانیان نوێژی شەوان نوێژەکانی تر پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەموو بەیانیەک ڕوویەکە ئەسحاب و یاوەران دوای نوێژی بەیانی ڕوویەکە دە سەحابەکان ئەویت کێ خەوێکی بینیە با خەوەکەم بۆ بگێڕێتەوە یان گێڕاوە ئەوش تەفسیرێ کرد بەیانیانی ڕووی کرد بە ئەسحاب و یاوەران فەرمووی کێ خەوی بینیە کەس دەنگی لێوە نەهات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیوتی من ئەمشەو شتێ بەسەرما هاتووە حەز دەکەم بیگێڕمەوە بۆتان ئەسحاب و یاوەران بە دەوری پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم دانیشتووە فەرموویانەی پێغەمبەری خوا گوێیان گرت لە پێغەمبەری خوا پێغەمبەری خوا فەرمووی دوو کەس هاتن دەستمیان گرت بردمیان ڕۆیشتم لەگەڵیان وتیان وەرە ڕۆیشتم مەشهەدێکیان پێیشاندام بینیم پیاوێ ڕاوەستاوە پیاوێکی شەڵاژیاوە ئەم پیاوە بەردێکا بە دەستێوە زۆر قورسە ئەو پیاوەش کە هەڵاژیاوە ئەیداتە سەریا سەری خاپوور دەبێ بەردەکە سەری نامێنێ پان دەبێتەوە بەردەکەش خاپوور دەبێ دوایەوە یعنی شەق دەبێ و خاپوور دەبێ نامێنێ نە بەردەکە دەمێنێ نە سەری ئەو پیاوە دەمێنێ دووبارە دەبێتەوە بەردەوام ئەمە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمووی پرسیارم کرد ئەمە چی ئەم پیاوە بە پێوە ڕاوەستاوە و ئەمە شەڵاژیاوە و بەردێکە داتە سەریا ئەمە چییە ئەبێ چی کردبێ ئەمە فەرموویان ئەو دوانە کە پێغەمبەری خوایان بە تەبعەن مەلایکەن فریشتن فەرموویان ئەی موحەممەد ئەم پیاوە کاتێ بانگ ئەدا غافڵە لە بانگەکەی خوا جوابی ناداتەوە مەشغوڵە بۆیە جوابی خوا ناداتەوە عیقابی قیامەتی ئاوایە هەر کەسێ جوابی خوای گەورە نەداتەوە لە ئەمرەکانیدا ئەمە عیقابێتی بە تایبەتی عولەمایان دەفەرمون نوێژی بەیانیە بەعەنقەس کەسێ نەیەتە خەوا جیاوازە کەسێک ئاگای لێ نەبێ جیاوازە بەڵام ئاگای لێ بێ و بەردەوام بیکاتە پیشە یان بەردەوام بیکاتە پیشە ئاگای لێ نەبێ گوێی پێ نەدا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی تردا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێ نوێژی عەسری بڕوا ئەوە باشترە لەوەی کە ماڵەکەی تیا بچێ بستوێ هەموو هیچی بۆ نەمێنێ بەس نوێژی عەسرەکەی نەچێ ئەمەنە زەرەری لە ترازووی قیامەتی خۆیدا مرۆڤە یەک نوێژی عەسر بەعەنقەس من فاته صلاة العصر کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ نوێژی عەسری بڕوا بەعەنقەس گوێی پێ نەدا ئەم پیاوە ماڵ و هەرچیە ئەوەی لە دەستیایە بڕوا لەوە باشترە کە ئەو نوێژەی فەوتاوە کەواتە عەزیزان و خۆشەویستان زەرەرمان لێ ئەدا زۆر جار ئەم تۆڕە کۆمەلایەتەکان عیبادەت ئەوەی کە خوا فەرزی کردووە ئێمە ئەنجامی نەدەین یان کەم تەرخەمی تیا بکەین تایدا خاڵێکی سێهەم